بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان حميم چەند پیتێک لە سەرەتایی هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە تنزيل من الرحمن الرحيم ئەم قورئانە دابەزێنراوە لەلایەن پەروەردگاری خاوەن بەزەی و میهرەبانەوە كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون کتێبێکە ئایەت و فەرمانەکانی بەشکراوە و جیاکراوەتەوە ئیمان و کوفر حەڵاڵ و حەرام چاکە و خراپە هەتا دوایی قورئانێکە بە عەرەبیەکی ڕەوان بۆ کەسانێک کە دەیزان و شارەزاییان هەیە لە زمانەوانی و زانستەکاندا بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون هەرم قورئانە مژدە بەخشە بە ئیمانداران ترسێنەری کافرانە کەچی زۆربەی مشریکان پشتیان تێکرد و بەرهەڵستیان کرد و نایبیستن وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون وتیشیان ئێمە دڵەکانمان داپۆشراوە لە ئاستی ئەم بەرنامەیەدا کە تۆ بانگی ئێمە دەکەیت بۆ لای گوێشمان کەڕ و قورسە لە ئاستیدا لە نێوان ئێمە و تۆدا پەردە و بربەست هەیە تۆ هەوڵ و کۆششی خۆت بدە بێگومان ئێمەش هەوڵ و کۆششی خۆمان دەدەین قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فاستقيموا إليه واستغفروه وويل للمشركين أي پیغمبر پیان بڵێ دڵنیابن کە من هەر بەشەرێکم وەک ئێوە جیاوازیەکە تەنها ئەوەیە من وەحی و نیگام بۆ دەکرێت کە بێگومان خودای ئێوە خودایەکی تاک و تەنهایە کەوا بوو ئێوەش ڕووی تێبکەن بەڕاستی بیپەرستن لە ڕێبازەکەی لامەدەن داوای لێ خۆشبوونی لێ بکەن و چاک بزانن کە وەیل و سزای سەخت بۆ مشریک و هاوڵگەران ئامادەیە الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون ئەوانەی کە زەکات نادەن و ئەوانەشی کە بێ باوەڕن بە ڕۆژی قیامەت إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون بەڕاستی ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە پاداشتی نەبڕاوەیان بۆ هەیە قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين وتجعلون له أندادا ذلك رب العالمين ئەی پێغەمبەر پێیان بڵێ باشە ئاخر ئێوە باوەڕتان بەو زاتە نییە کە زەوی لە 2 ڕۆژدا دروست کردووە ئەلبەتە ئەو ڕۆژانە مەگەر خوددا خۆی بزانێت درێژی ماوەکەیان چەندە چەند هاوڵێکیشی بۆ بڕیار دەدەن ئەو بەدیهێنەر و دروستکارە پەروەردگاری هەر هەموو جیهانیان و بوونەوەرە وجعل فيها رواسي من فوقها وبارك فيها وقدر فيها أقواتها في أربعة أيام سواء للسائلين لەسەر ڕووکاری زەوی چێوەکانی دامەزراندووە کە کار دەکەنە سەر ئاو هەوا دیمەنی جوان دەسازێنن لەنگەری دەگرن ڕوبەری فراوانتر دەکەن هەتا دوایی بەرەکەتی زۆری تێدا دابین کردووە وەک نەوت و جۆرەها کانزا سەرڕای جیهانی ڕوەک و هەتا دوایی هەموو ڕزق و ڕۆزیەکانی تیادا بڕیارداوە هەمووی لە ماوەی 4 ڕۆژدا بە 2 ڕۆژەکەی پێشووەوە
خەبارە و ڕەنگ و تام و بۆن و وەرز و شوێنی هەرمیوە و دەخڵ و دانێک هەروەها گیانداران و باڵندەکانیش تا نیاز و داخوازیەکانی ئادەمیزاد جێبەجێ بکات. ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين. اینجا ویستی ئاسمان ڕێک بخات و دروستی بکات لە کاتێکدا کەد و کەڵ بوو. جا بە ئاسمان و زەوی فەرموو فەرمان بەردار و ملکەج بن، بەخۆشی خۆتان یا بە زۆر بتان خەمە ژێر دەسەڵاتی خۆمەوە. هەردوو لە خێراوتیان ملکەچی تۆین و چۆن دەفەرمی دوا دەکەین. بێگومان کارێکی ئاسانە بۆ خودای بەدەسەڵات زەوی و ئاسمان بێنێتە قسە، چونکە ئادەمیزاد جۆرها ئامێری هێناوەتە قسە، دەم و زمان و لێویشیان نییە. فقضاهن 7 سماوات في يومين وأوحى في كل سماء أمرها وزينا السماء الدنيا بمصابيح وحفظا ذلك تقدير العزيز العليم. لەماوەی 2 ڕۆژدا لەو ڕۆژانەی کە هەر خۆی ماوەیان دەزانێت ئاسمانی کردە 7 چین و فەرمانی بۆ هەر چینێکیش دەرکرد. اینجا دەفەرموێت ئاسمانی دنیاشمان ڕازاندەوە بە ئەستێرە و کردمانە چراخان و کردمانە هۆی پاراستن لە شەڕی شەیتانەکان. ئەو شانە هەمووی بە ویست و فەرمانی زاتێکە کە باڵا دەست و زانایە. فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. جاگەر لەگەڵ ئەم هەموو باسی دەسەڵات و توانایی و زانایی خودای گەورەدا پشتیان هەڵکرد و گوێیان نەگرت، پێیان بڵێ من ئاگادارتان دەکەم لەوەی کە شریخە و بروسکە و کارەساتێکتان بەسەر بێت وەک ئەوەی کە بەسەر عاد و ثەمود هات. إذ جاءتهم الرسل من بين أيديهم ومن خلفهم ألا تعبدوا إلا الله قالوا لو شاء ربنا لأنزل ملائكة فإنا بما أرسلتم به كافرون. کاتێک پێغەمبەرانیان بۆ ڕەوانە کرا لە پێشتر و دواتریشدا بەم فەرمانە پیرۆزە کە جگەل لە خوددا کەسی تر مەپەرستن، کەچی وتیان ئەگەر پەروەردگارمان بیویستایە ڕێنموویمان بکات ئێوەی نەدەنارد، بەڵکو فریشتەی دادەبەزاند کەوا بوو ئێمە بێگومان بڕواناکەین بۆ پەیامەی کە بە ئێوەدا ڕەوانە کراوە. فأما عاد فاستكبروا في الأرض بغير الحق وقالوا من أشد منا قوة أولم يروا أن الله الذي خلقهم هو أشد منهم قوة وكانوا بآياتنا يجحدون. ئەوسا قەومی عاد بەنا حەق خۆیان بەزل و گەورەزانی لە زەویدا وتیان چێ هەیە بە ئەندازەی ئێمە هێز و دەسەڵاتی هەبێت؟ باشە ئایا ئەوە نەیانزانی بەڕاستی ئەو خودایەی کە دروستی کردوون ئەو لەوان هێزی زۆر زیاترە؟ بەڵکو هەر بەراورد ناکرێت و ئەوانە هەر ئینکاری ئایەت و معجزەکانی ئێمەیان دەکرد. فأرسلنا عليهم ريحا صرصرا في أيام نحسات لنذيقهم عذاب الخزي في الحياة الدنيا ولعذاب الآخرة أخزى وهم لا ينصرون. ئەو سایتر ئێمە بایەکی تند و زۆر ساردمان هەڵکردە سەریان لە چەند ڕۆژێکی شومدا تا هەر لە ژیانی دنیادا بە سزای سەر شۆڕیان بگەێنین و تاڵاو بکەین بە گەرویاندا. بێگومان سزای قیامەت زیاتر سەر شۆڕکەر و تاڵترە و ئەوانە سەرفراز و ڕزگار نابن. وأما ثمود فهديناهم فاستحبوا العمى على الهدى فأخذتهم صاعقة العذاب الهون بما كانوا يكسبون. هۆزی ثەمودیشمان ڕێنمووی کرد بۆ ئیمان و چاکە کەچی حەزیان بە کوێری کرد تا چاوساغی و هیدایەت و ئیمان، هەر بۆیە ئەوانیش سزای سەر شۆڕکەر و سەرگەردان کەر یەخەی پێگرتن بەهۆی ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد.
ونجينا الذين آمنوا وكانوا يتقون ئەوسا ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێنابوو ڕزگارمان کردن کەسانێکی بەتەقوا و خوددا ناسیش بوون. ويوم يحشر أعداء الله إلى النار فهم يوزعون ڕۆژێک دێت دوژمنانی خوددا تێکڕا کۆ دەکرێنەوە و چێژ دەکرێن بەرەو ئاگری دۆزەخ بەرەو دوایان پاڵە پەستۆیانە. حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون هەتا کاتێک دەگەنە ئاسی ئاگرەکە گوێیان و چاوەکانیان و پێستەکانیان شایەتیان لەسەر دەدات کە چ کار و کردەوەیەکی نادروست و خراپیان ئەنجام دەدات. وقالوا لجلودهم لم شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء وهو خلقكم أول مرة وإليه ترجعون ئەوسا بەغەمباریەوە بە پێستی خۆیان دەڵێن بۆچی شایەتیتان لەسەرداین خۆ زەرەرتانە لە وەڵامدا دەڵێن ئەو خودایە ئێمەی هێناوەتە گفتار کە دەتوانێت هەموو شتێک بهێنێتە قسە و گفتوگۆ هەرەو زاتەشە کە یەکەم جار بەدی هێناون و هەر بۆ لای ئەویش دەبرێنەوە. بێگومان کارێکی ئاسانە بۆ خوددا چونکە ئادەمیزاد جۆرەها ئامێری هێناوەتە قسە دەم و زمان و لێویشیان نییە. وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون ئێوە کاتی خۆی ئەوەندە غەڕابوون گوناه و تاوانەکانتان نەدەشاردەوە چونکە مەترسیتان نەبوو کە گوێتان و چاوتان و پێستان شایەتیتان لەسەر بدات بەڵام گومانتان وابوو کە بەڕاستی خوددا زۆر ئاگادار نییە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. وذلكم ظنكم الذي ظننتم بربكم أرداكم فأصبحتم من الخاسرين ئەوە بوو گومانی ناپەسندتان کە بووتان بەرامبەر پەروەردگارتان ئێستا بوو بەهۆی داخزان و تیاچوونتان و بەو هۆیەوە چوونە ڕیزی زەرەرمەندانەوە. فإن يصبروا فالنار مثوى لهم وإن يستعتبوا فما هم من المعتبين جا ئەگەر بەناچاری خۆگری بنوێنن ئەوە ئاگر جێگەیانە ئەگەر داوای لێبوردن و چاوپۆشی بکەن چاوپۆشیان لێ ناکرێت و داوایان لێوەرناگیرێت. وقيضنا لهم قرناء فزينوا لهم ما بين أيديهم وما خلفهم وحق عليهم القول في قد خلت من قبلهم من الجن والإنس إنهم كانوا خاسرين ئەوانە بەهۆی تاوان و سەرکەشیانەوە کەسانێکمان کردە هاوڵیان کە کار و کردەوەی ڕابردوو داهاتویان بۆ بڕازێننەوە تا سەرنجام بڕیاری تۆڵە ئەمانیشی گرتەوە وەک کۆمەڵانی پێش ئەمان لە جن و ئینسانەکان بەڕاستی هەر هەمویان زەرەرمەند و دۆڕاون. وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون بێباوەڕان دەیانوت گوێ مەگرن بۆ ئەم قورئانە و بیکەن بەگاڵە و هەراوهۆریا لەم سەردەمەدا ئەو ڕاگەاندنەی بەدەست ناحەزانەوەیە ئەو ڕۆڵە دەبینێت بۆ ئەوەی ئێوە زاڵ ببن و بیبنەوە. فلنذيقن الذين كفروا عذابا شديدا ولنجزينهم أسوأ الذي كانوا يعملون ئەو جۆرە کەسانە بۆ کوێ دەچن کەوابوو سوێن بە خوددا هەر دەبێت تاڵاوی سزای سەخت بکەین بە گەڕووی ئەوانەی کە بێباوەڕ بوون لە ئایندەشدا بە خراپتر لەو کار و کردەوانەی کە دەیان کرد تۆڵەیان لێدەستێنین.
ذلك جزاء أعداء الله النار لهم فيها دار الخلد جزاء بما كانوا بآياتنا يجحدون. ئەوەیە پاداشی دژمنانی خوددا هەر ئاگرەکەی دۆزەخە کە ماڵ و نیشتەجێی هەمیشەییانە لە تۆڵەی ئەوەی کە سەرسەختانە بەرنگاری ئاەتەکانی ئێمەیان دەکرد. وقال الذين كفروا ربنا أرنا الذين أضلانا من الجن والإنس نجعلهما تحت أقدامنا ليكونا من الأسفلين. لقيامتدا ئەوانەی بێباوەڕ بوون وتیان پەروەردگارە ئەو دوو دەستەیەمان نیشان بدە لە جن و ئادەمی زاد کە گومڕایان کردین بیان خەینە ژێر پێمانەوە تا هەر لە ژێرەوە بن. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. ئەوانەی بەڕاستی وتیان پەروەردگارمان ئەڵڵایە لەوە دوا بەردەوام پابەندی ئەو ڕێبازە ڕاستە بوون ئەوە لە سەرە مەرگدا دەستە دەستە فریشتە دادەبەزن بۆ لایەن پێیان دەڵێن هیچ ترس و بیمێکتان نەبێت لە داهاتوو هیچ غەم و پەژارەیەکتان نەبێت بۆ ڕابردوو موژدەتان لێبێت بەو بەهەشتەی کە کاتی خۆی بەڵێنتان پێدەدرا. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون. خدای گەورە و فریشتەکانیش دەفەرمون ئێمە یار و یاوەر و هاوکار و پشتیوانی ئێوەین لە ژیانی دنیا و قیامەتیشدا مژدەتان لێبێت لە بەهەشتدا هەرچی ئارەزووی دەکەن و داوای دەکەن بۆتان ئامادەیە. نزلا من غفور رحيم. ئەو بەهرەیەش لەلایەن پەروەردگارێکەوە پێشکەشتان دەکرێت کە لێبوردە و میهرەبانە. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. جا چێ لەو کەسە جوان گفتارتر و قسەی بەجێترە کە بانگەوازی کردووە بۆ لای خوددا کار و کردەوەی چاچیشی ئەنجام داوە و تووشیەتی بەڕاستی من لە ڕیزی مسلماناندام. ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. بێگومان چاکە و خراپە وەک یەک نین تۆ ئەی باوەڕدار بە جوانترین و چاکترین شێوە بەرنگاری خراپە و نادروستی بکە ئەو کاتە ئیتر دەبینیت ئەوەی کە لە نێوان تۆ و ئەودا دوژمنایەتی و ساردیەک هەیە دەبێتە دۆستێکی دڵسۆز و گیانی بەگیانی. وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. جا کەسیش ناتوانێت بەو ڕەفتارە هەستێت جگەل لەوانەی کە ئارامیان گرتووە هەروەها کەسیش ناتوانێت هەڵوێستی وا بنوێنێت جگەل لە کەسێک نەبێت کە خاوەنی بەهرەیەکی گەورە بێت. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. أي إيماندار ئەگەر لەلایەن شەیتانەوە خەتەرە و خەیاڵی نادروست لە دڵ و دەروونتدا دروست بوو ئەوە تۆ داوای یارمەتی لە خوددا بکە و پەنای پێ بگرە چونکە بەڕاستی ئەو زاتە بیسەر و زانایە. ومن آياته الليل والنهار والشمس والقمر لا تسجدوا للشمس ولا للقمر واسجدوا لله الذي خلقهن إن كنتم إياه تعبدون.
لە نیشانە و بەڵگەکانی دەسەڵاتی پەروەردگار شەو ڕۆژ و خۆر و مانگە هەرگیز نەکەن سوژدە بۆ خۆر یا مانگ ببن بەڵکو سوژدە تەنها بۆ ئەو خودایە ببن کە دروستی کردوون ئەگەر ئێوە خۆتان بە بەندەی ڕاستەقینەی ئەو دەزانن و هەر ئەو دەپەرستن فإن استكبروا فالذين عند ربك يسبحون له بالليل والنهار وهم لا يسأمون جاگەر بێبڕواکان خۆیان بەزل و گەورە بزانن ئەوە وازیان لێ بهێنە چونکە ئەو فریشتانەی لە خزمەت پەروەرگاری تۆدان شەو ڕۆژ سەرگەرمی تەسبیحات و ستایشن هەرگیز بێزاری ڕوویان تێناکات خۆیان بە گەورە نازانن ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت إن الذي أحياها لمحيي الموتى إنه على كل شيء قدير لا بەڵگە و نیشانەکانی خوددا ئەوەیە کە دەبینیت زەوی کش و ماتە جاکاتێک باران بەسەریدا دەبارێنین دەخرۆشێت و گەشە و نەش و نما دەکات چونکە بەڕاستی ئەو زاتەی کە زەوی زیندوو کردەوە مردوانیش زیندوو دەکاتەوە بێگومان ئەو خوددایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا أفمن يلقى في النار خير أم من يأتي آمنا يوم القيامة اعملوا ما شئتم إنه بما تعملون بصير بەڕاستیەوانەی کە سەرسەخت و بێبڕوان و دژایەتی ئایەت و فەرمانەکانی ئێمە دەکەن و لێیلا دەدەن خۆیان ناشارنەوە لە ئێمە باشە ئەوەی فڕێ بدرێتان ناو ئاگری دۆزەخەوە چاکترە یا ئەو کەسەی کە بە دڵنیایی و ئارامی و هێمنیەوە دێت لە ڕۆژی قیامەتدا و بەرەو بەهەشت بەڕێزەوە بەڕێ دەکرێت ئەی بێ باوەڕان هەرچیتان لەدەست دێت بیکەن چونکە لە دەستی خوددا دەرناچن دڵنیاش بن خوددا بینایە بەو کردەوانەی کە دەیکەن إن الذين كفروا بالذكر لما جاءهم وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان نەبووە بەو قورئانە لە کاتێکدا بۆیان هات بێگومان ئەو قورئانەش کتێبێکی زۆر بە نرخ و ناوازە و سەرکەوتووە هیچ ناحەقی و نادروستی و ناتەواویەک ڕووی تێناکات لە هیچ کاتێکدا و لە هیچ لایەکەوە ڕەوانەکرا و نێردراوی زاتێکە کە خاوەنی حکمت و داناییە و شایانی سوپاس و ستایشە ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك إن ربك لذو مغفرة وذو عقاب أليم ئەی پێغەمبەر شتێک بە تۆ ناوترێت کە بە پێغەمبەرانی پێش تۆ نەوترابێت بەڕاستی پەروەردگاری تۆ خاوەنی لێبوردن و لێخۆشبوونە بۆ باوەڕداران و تۆڵە سێنەری بە ئازار و بە ئێشە لە بێ باوەڕان ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أأعجمي وعربي قل هو للذين آمنوا هدى وشفاء والذين لا يؤمنون في آذانهم وقر وهو عليهم عمى أولئك ينادون من مكان بعيد ئەگەرم قورئانەمان بە زمانی گەلانی تر بناردایە ئەوە بێباوەڕان دەیانوت ئایا نەدەبوو ئاەتەکانی ڕوون و ئاشکرا بوایە و بە زمانی خۆمان بوایە چۆن دەبێت قورئان بە زمانی بێگانە بێت لە کاتێکدا محەممەد بە عەرەبی دەدوێت ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئەم قورئانە بۆ ئەوانەی باوەڕیان هێناوە هیدایەت و ڕێنمووی و شیفایە و چارەسەری هەموو دەرد و نەخۆشیەکان دەکات جاوانەی کە باوەڕ ناهێنن گوێچکەیان کەڕە و بەشی تر ئاخنراوە هەروەها کوێرن لە ئاستیدا ئەوانە هەروەک لە دوورەوە بانجیان لێ بکرێت وایە نە دەنگەکە بە چاچی دەبیستن نە ڕەنگەکە بە ڕوونی دەبینن
ولقد آتينا موسى الكتاب فاختلف فيه ولولا كلمة سبقت من ربك لقضي بينهم وإنهم لفي شك منه مريب. سوێن بە خوددا بەڕاستی تەوراتمان بەخشی بە موسا کەچی ناکۆچی تیادا کرا خۆگەر بڕیارێکی پێشتر لەلایەن پەروەردگارتەوە نەبوایە کە تۆڵە لە کافران بخاتە قیامەت ئەوە لە ناوی دەبردن بێگومان ئەوان هەر لە شک و گومانێکی بێسەر و بندان کە خەڵکیش دەخاتە گومانەوە. من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد. ئەوەی چاکە بکات پاداشتی چاکەکەی بۆ خۆیەتی ئەوەشی کە خراپە و تاوان بکات هەر لەسەر خۆی دەکەوێت دڵنیابە کە پەروەردگاری تۆ بچووکترین ستەم لە بەندەکانی ناکات. إليه يرد علم الساعة وما تخرج من ثمرات من أكمامها وما تحمل من أنثى ولا تضع إلا بعلمه ويوم يناديهم أين شركائي قالوا آذناك ما منا من شهيد. زانینی بەرپابوونی ڕۆژی قیامەت تەنها لای خوددایە و بۆ لای ئەو دەبرێتەوە هەرچی بەروبووم و تۆوێک لە خونچە و چرۆکەیەوە چەکەرە دەکات خوددا ئاگادارە لێی هیچ مێینەیەک سکی نابێت و بەچکە و بەرهەمەکەی دانانێت تەنها بە ئاگاداری خوددا نەبێت. ئابە شێوەیە خوددا دەسەڵاتەکانی خۆی دەخاتە بەرچاو کەچی زۆربەی خەڵکی قەدری نازانن ئەو ڕۆژەش کە بانجیان دەکات و لەیان دەپرسێت کوان هاوڵ و هاوتاکانم ئەوانیش لە وەڵامدا دەڵێن پەروەردگارە ئێمە هەواڵت دەدەینێ و جار دەدەین کە کەسمان هەڵی وانایەت بەدەمماندا و شایەتی لەسەر شتی وانادەین. وضل عنهم ما كانوا يدعون من قبل وظنوا ما لهم من محيص. ئیترەوەی کە جاران دەیان پەرست و هانا و هاواریان بۆ دەبرد و جێگەی ئومێدیان بوو لێیان ون بوو نرخی نەما دڵنیاش بوون کە ئیتر هیچ چارە و ڕزگاربوونیەکیان نییە. لا يسأم الإنسان من دعاء الخير وإن مسه الشر فيئوس قنوط. ئادەمیزاد هەرگیز بێزار نابێت لە داخوازی چاکە و خۆشی و ئاسوودەیی بۆ خۆی خۆ ئەگەر ناخۆشیێکی توش بێت ئەوە نائومێد و بێهیوایە. ولئن أذقناه رحمة منا من بعد ضراء مسته ليقولن هذا لي وما أظن الساعة قائمة ولئن رجعت إلى ربي إن لي عنده للحسنى فلننبئن الذين كفروا بما عملوا ولنذيقنهم من عذاب غليظ. سوێن بە خوددا ئەگەر ئادەمیزاد خێر و خۆشی بەسەردا بڕێژین و پێی بچێژین لە دوای ئەو تنگانەیی کە تووشی هاتبوو بە متمانەیەکی زۆرەوە دەڵێت ئەمە بە ڕەنجی شانی خۆم پەیدام کردووە و خوددا خۆشی دەوێم وابزانم قیامەت زۆر دوورە و ڕەنگە هەر نەشبێت خۆ گەر بمجێڕنەوە بۆ لای پەروەردگارم ئەوە دڵنیام کە خۆشی و ناز و نیعمەتم لای ئەو بۆ ئامادەیە بێگومانەوانەی کە بێ باوەڕ بوون ئەو کار و کردەوە ناشرینانەیان دەخەینە ڕوو هەواڵیان پێدەدەین هەروەها سزای سەخت و دژوار و ناخۆشیان پێدەچێژین لە ناو دۆزەخدا. وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر فذو دعاء عريض. زۆربەی ئادەمیزاد کاتێک ناز و نیعمەتی بەسەردا بڕێژین پشت هەڵدەکات و سەرپێچی دەکات و ملکەتی ڕاستی نابێت و خۆ بە زل و گەورە دەزانێت و بەلای خۆیدا دای دەتاشێت کاتێکیش ناخۆشی و نەهامەتی توش هات ئەوە دوعا و نزا و پاڕانەوەی زۆر بەگەرم و کڵ و پان و پۆڕە. قل أرأيتم إن كان من عند الله ثم كفرتم به من أضل ممن هو في شقاق بعيد. ئەی پێغەمبەر پێیان بڵێ هەواڵم بدەنێ
باشە ئەگەر ئەم قورئانە لەلایەن خودداوە بێت پاشان ئێوەش بڕواتان پێی نەبێت دەزانن چ سەرنجامێکی سامناک چاوەڕێتانە جایتر چێ هەیە لە ئێوە سەرسەختتر و لاڕێتر لەوەی کە ڕێگەی جیا و دوور لە ڕاستی گرت بێتە بەر سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكف بربك أنه على كل شيء شهيد ئێمە لە ئایندەدا بەڵگە و نیشانەی سەرسوڕهێنەریان نیشان دەدەین لە ئاسۆکانی بوونەوەردا و لە خودی خۆشیاندا بێگومان ئاشکرایە کە لە سەردەمی زانستیدا چەندەن هێنیەکانی بوونەوەر ئاشکرا بووە زانکان بەگشتی و زانکانی ئەستێرە ناسی سەرگەردانن لە وردەکاری و دامەزراوی و گەورەی و فراوانی ئەم گەردوونە هەروەها لە ئاڵۆزی جەستەیی و عەقلی و دەرونی ئادەمیزاد ئەمەش بۆ ئەوەی تا چاک بۆیان ڕوون بێت و دڵنیابن کە ئەو زاتە حەق و ڕاست و ڕەوایە ئایا شایەتی پەروەردگارت بەس نییە کە بێگومان ئاگا و زانایە بە هەموو شتێک ألا إنهم في مرية من لقاء ربهم ألا إنه بكل شيء محيط لەگەڵ ئەو هەموو بەڵگە و نیشانانەدا ئاگادار بن بەڕاستی ئەوانە هەر گومانیان هەیە لە بەیەک گەیشتن و ئامادەبوونی بەردەم پەروەردگاریان ئاگادار بەو دڵنیابە کە ئەو زاتە بە هەموو شتێک زانایە و بە هەموو